نزیکەی 300 ملیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی شەقامەکانی سلێمانی تەرخان کرا. وتەبێژی وەزارەتی کارەبا ڕای دەگەیەنێت پێدانی کارەبا بە کەرتی تایبەت لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. فراکسیۆنی یەکگرتوو سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم تۆمار دەکات. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕەزامەندی لەسەر خەرجکردنی گوژمەی نزیکەی 300 ملیۆن دینار لەسەر پلانی ساڵی 2022 دا بە مەبەستی نۆژنکردنەوەی شەقامە ناوخۆییەکانی چەند گەڕێکێکی نێوشاری سلێمانی. با گوێرەی نووسراوێکی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕەزامەندی دراوە لەسەر خەرجکردنی گوژمەی 299 ملیۆن و 977 هەزار دینار بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژەی کاری نۆژنکردنەوەی هەندێک شوێنی تێکچوو لە شەقامە سەرەکی و لاوەکیەکانی ناو گەڕەکەکانی شاری سلێمانی. لە ڕاگەندراوەکەدا ئاماژە بەوە کراوە ئەم گوژمەیە کاریگەری لەسەر بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکانی ئەو گەڕەکانی ناوشاری سلێمانی دەبێت و هەروەها ئاسانکاری هاتوچۆش بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست دەکات. وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت پێدانی کارەبا بە کەرتی تایبەت هەنگاوی زۆر باشی بڕیوە و لە قۆناغی کۆتاییدایە و ئێستا گەیشتۆتە ئەنجومەنی وەزیران و گفتوگۆی لەسەر دەکرێت. ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ڕایگەیان پێدانی کارەبا بە کەرتی تایبەت سەرەتا لایەنی کارگەڕیەکەی تەوتۆ دەکەن و ئەوانەی پرۆپۆزەلیان پێشکەش کردووە کۆمپانیای ناوخۆیی و بیانی تێدایە. ناوبراو جەختی لەوەش کردەوە کە پێدانی کارەبا بە کەرتی تایبەت زۆر باشە و لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە و زیانی بۆ هاوڵاتی نییە. وتەبێژی وەزارەتی کارەبا دەژڵێت بە هیچ شێوەیە کاتژمێرەکانی کارەبا کەم ناکرێتەوە و بگرە باشتر دەبێت و نرخەکەشی هیچ گۆڕانکاری بەسەردا نایەت. جگە لەوەش کۆنتڕۆڵی کارەبا دەکرێت و سیانەی بەردەوامی دەبێت. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان لەسەر نەبوونی یاسای بودجە و دواکەوتنی موچە سکاڵا لەسەر حکوومەت تۆمار دەکەن و یەکێتی و پارتیش بە دواخستنی هەڵبژاردن تۆمەتبار دەکات. شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند ئەمڕۆ لە سەرۆکایەتی داواکاری گشتی سکاڵا لەسەر حکوومەت تۆمار دەکەن لەسەر ئەوەی یاسای بودجە نایەتە پەرلەمان و پارە لە بانکەکاندا نییە و موچە دوادەخرێت لە کاتێکدا پارەیەکی زۆر هەیە. ئەماژە بەوەش دەکات کە پارەی بانکەکانی سلێمانی دەستکاری دەکرێت و دەپرسێت چێیە پارەی بانکەکان لە سلێمانی دەردەهێنێت. لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەڵێت یەکگرتوو سوورە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و لەگەڵ فرەبازنەییدان و دەبێت پێکهاتەکان نوێنەرانی حەقی خۆیان هەبێت و فرەبازنەیی ئەو دادپەروەریە بەدی دێنێت. ڕەوشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت پارتی بە پێچەوانی هەڵوێستەکانی پێشووی بۆ هەڵبژاردننی عێراق کە داوای فرەبازنەیی دەکرد بەڵام بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داوای یەکبازنەیی دەکات ئەوەش تەنیا بۆ درێژەدانە بە ساختەکاری. ڕێزان شێخدلێر ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی بە میدیای فەرمی یەکێتی وتووە پارتی لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی دەکرد بۆ ئەوەی سیستمی دەنگدان لە عێراق بکرێت بە فرەبازنەیی بەڵام لە ئێستادا با پێچەوانەوە شەڕ دەکات تا سیستمی یەکبازنەیی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت کە بێگومان ئەوەش لە پێناو درێژەدانە بە ساختەکاریەکانی لە هەڵبژاردندا. ناوبراو جەخت دەکاتەوە کە بە دڵنیاییەوە بۆ ئێستای هەرێمی کوردستان فرەبازنەیی باشترە و خەڵک دەتوانێت نوێنەری خۆی لەو بازنەیە هەڵبژێرێت. ئەو بەرپرسەی یەکێتی وتیشی یەکبازنەیی لە هەڵبژاردنەکانی پێشوودا تەنها لە بەرژەوەندی پارتی بووە و زیانی زۆری بە حیزب و لایەنەکانی دیکە گەیاندووە. بۆیە ئەگەر پارتی بڕوای بەخۆی هەیە و دڵنیایە کە دەنگەکانی دەنگی ڕاستەقینان نابێت لە فرەبازنەی بترسێت و دەبێت ئەویش وەک لایەنەکانی دیکە قورسایی و سەنگی خۆی بزانێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرە.